والله چارە بەس ئەوەیە ئیلا ئەگە دەبیتن غازی زیاد کە نەگەن چەند 11 ڕۆژ شەمە غازمان هەروە نەگرتیە. پێم بڵێ کێشەتان چیەوە؟ والله کێشەمان ئەو جیازەیە ئەو موبایلە دەمانە نەدەرە والله کاکە ئەتوو ئەوەی مادەی 140 شملی ناکە ئێدە بستەکن مختار بیباتەکە قایمقامی ژۆز دەینێرتە ئێرە لێرە عەلەساز وەرەقەچی لۆ بکەن بێ لەوێ غازی وەگری غازەکەش بەش ناکاتن هەر چنی ئەم لە دووشەمەکەی دێوە یەک غازم بار نەکردیە. والله هەر لەوانەیە ئەوەشکە 200 تەلەفۆنم ڕۆژ کردەوە واسەتیت کاتۆ ناو مۆبایلەکەم بەخۆ هەر تەلەفۆن دەکە کاکە غاز نییە دەم ناوەڵە نییە ئەو چ بکەم قورشە دەر بەسەر خۆمان داگرێن نسبەت ئەلکترۆنیەوە ئەو کارتە قەزا و نەحەکان نیوەی لەسەر نیوەی دەوری 140 مادەی 140 شمولیان ناکە ناوەڵ ئەی غازە چێ دابی بکەن ئەی چ بکەنەوە ئەگەر غازیان نەما چ بکەن؟ وڵای ئەوان با سەردانی مختارەکان بکەن قایمقام بکەن ئەو حەلەیە حەلیکەی نییە هیچ هەفتەی 210 غاز 210 غاز بەشی چێ دەکاتن دێ هەتوو بە خۆت برێ لەو معلەکی گەورە گران 210 غاز بەش دەکا بە قەنەعەتی خۆت معلەی 1000 مار کورە وەڵا 1000 زیاتریشە 1500 2000 مار بە 210 غازی بەش دەکاتن ئەگەر مانجێ دوو غازیشی بدێ بەش دەکا بە قەنەعەتی خۆت بەش ناکە وەنیە با برێ 500 غاز بەش دەکا چارە چ؟ والله چارە بەس ئەوەیە ئیلا ئەگە دەبیتن غازی زیاد کە نەگەن چەند 11 ڕۆژ شەمە غازمان هەروە نەگرتیە. ئێستا ئەم بچمە ناو معلەی وڵات تووشی شەڕی دەبین ناک ئەیتیئێم نازانم تەشبی خەریدەی شوێنی ئەیتیئێم چییە؟ سەبارەت بەو سیستەمە نوێیە ئێمە ئەو سیستەمە لۆچی دامانە لۆی هاوڵاتی بەو سارێک کە ئێمە دامانناوە کە 1500 دینارە بە هەمان نرخ بگاتە دەست هاوڵاتی و بە شێوەی جملە و ئەوانش نەفرۆشێتن تەنها لە ڕێی بریکارکە و غازی وەری دەگریت تەنها دەتوانی لە ڕێی کە ئەو کارتانێک کە ئێمە دایتمانە هاوڵاتیان لە ڕێوانەوە غازەکەی دابش بکە بە پێچەوانەوە بە هیچ شێوێکی نەدەتوانانی نرخ گران بکە نەدەتوانی بە کۆش بیفرۆشتن. باشە پێیان وایە غاز فرۆشەکان کە دەڵێن غازی توجاری لە ئێستا لە بازار زۆرە بەڵام وەکو غازی کە حکومی تەوزیع دەکەین هەفتەی یەک جار غاز وەردەگرین. ئێمە هەر کاتێک وا وەزارەت لە یعنی خەریکی وەیە کە برگ غازی زۆرمان لۆ بینێتن هەر کاتێک بەڵێ هەیە لەبەرەوەی سەرچاوەکانی غازی هێنان کە ئەو بەشەی دەدرێتە حکومەت ڕاگیرایە بۆیە ئەمەش چەند لۆمان بێ ئەوەندەدا بەشی دەکەین بەس ئەوەی تر بازار ئازادە یعنی خەڵک لۆ خۆی هەیە لە پارێزگاکانی تر بە گرانتر دەیکڕی بە گرانتر دەیفرۆشتەوە بەس ئەوەی حکومەت هەر 8500 دینارە هەتا ئێستا هیچ گۆڕانکاری لەسەر نرخەکان نەکرایە.